الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل وسلم وزد وبارك على النبي الكريم وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وتمسك بشريعته إلى يوم الدين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برایان، ئەم سمینارەی کە لە خزمەتی ئەوەی بەڕێزین بەهانەیەکە بۆ قسەکردن و ئاڵوگۆڕی بیرروڕا سەبارەت بە لادانی فکری، ئیلحادی فکری لە هەلومەرجێکی گرنگ و هەستیار، هەلومەرجێکی مێژووی کە هەم نەتەوەی ئیسلامی پیا تێپەڕ دەبێ و هەم خەڵکی کوردستان و گەلی کوردستانی پیا تێپەڕ دەبێ. مەسەلەی لادانی فکری یا بڵێن ئیلحادی فکری مەسەلەیەکی گرنگە کە چۆن مامەڵەی لەگەڵ بکرێ، چۆن دەست و پەنجەی لەگەڵ نەرم بکرێ، چونکە زۆربەی کێشەکان لە یەک وشەدا پوخت و کورتە بنەوە کە بریتیە لە لادان، لادان لە ڕێی ڕاست، لادان لە هاوسەنگیەکان، لادان لە ترازووی ڕاستی و دادگەری. ئەم باسەی کە بەندە ئامادەم کردو بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست لە 6 تەوەراخۆی ئەبینێتەوە. یەکەمینیان پێناسەی ئیلحادە. لە زمانە ئیلحاد واتە لادان لە ڕێی ڕاست، الميل عن الاستقامة. جا ئەم مەیلە بۆی هەیە زۆر بێ، بۆی هەیە کەم بێ، بۆی هەیە کولی بێ، بۆی هەیە جوزئی بێ. لە قورئانی پیرۆزیشە و ئەم وشەیە وەکو مەعنا لوغەویەکەی لە 3 ئاەتە دووبارە بۆتەوە. ئاەتێکیان لە سورەتی ئەعرافە کە خوای پەروەردگارە فەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه. ئەمە لە سورەی ئەعرافە ئایەی 180. لە سورەی حەج ئایەی 25 ومن يرد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. سێهەمینیان لە سورەی فصلت ئایەی 40 کە فەرمێ إن الذين يلحدون في آياتنا لا يخفون علينا. بەکارهێنانی وشەی ئیلحاد لێرە تەنها معنای لوغەویەکەی مەبەستە، چونکە ئەو معنایی کە ئێستا بۆ ئیلحاد دەکرێ معنایەکی تقریباً تازەیە و معنایەکی ئیستیلاحیە کە ئەهلی داعوە و ئەهلی فکر بەکاری هێنن و مەرج نییە لەو سەردەمەیە مستەلەحی قورئانی هەمان مستەلەح بەکاربێنێ. لە ڕووی زمانەوانیەوە پەیوەندێکی زۆر هەیە لەگەڵ معنای ئیلحاد لەگەڵ معنە تازەکەی، معنای ئیستیلاحەکەی، چونکە معنای ئیستیلاحەکەشی ئەوەی کە لەسەر چاوەکان و بەرچاوەکەوێ باز لەوە ئەکا إلحاد. الإلحاد هو الميل عن وسط الشيء إلى جانبه، وهو العدول عن الحق إلى الباطل، وهو الانحراف عن المنهج السوي في الفكر والسلوك والممارسة. لبروي أصل لإنسانك كسوي به مستقيم به، أصل ويك فطرتك ئامادە و حازری هەبێ و هەمیشە وابەستە بێ بە خوای پەروەردگارەوە. ئەوە ئەسڵە. بەڵام ئیلحادیش کە ئەبینین کەواتە وەکو حاڵەتێکی طارئ معالەجە ئەکرێ و لە هەندێک شوێنە ئەیانەوێ بڵێن ئیلحاد حاڵەتێکی طارئ نییە، کە ئەمە ڕەگ و ڕیشەی لە فەلسەفەی سۆفیستایەکانە ئەبینێتەوە کە لە دەرەوەی ئینسان ئێمە پێوەرێکمان نییە بۆ هەڵسەنگاندن، بەڵکو ئینسان خۆی ئەبێ بە پێوەەر. جا هەر کاتێ ئەو مەرکەزیەتە دەرا بە ئینسان کە خۆی پێوەەر بێ، تەسەورات و ئەفکاری ئینسان بۆ خۆی پێوەەر بێ، دیارە یەکەمین هەنگاوی ئیلحاد لێەوە دەست پێەکە. البحث في الإلحاد لا يتم إلا بالبحث عن التدين، فهما صنوان متلازمان ومتعاصران منذ القدم. هەر کاتێ باسی دینەکرێ باسی ئیلحادیش دێتە پێشەوە، هەر کاتێ باسی ئیلحادیش ئەکرێ باسی دین دێتە پێشەوە. والقرآن الكريم حافل ببحث الإلحاد شكلا ومضمونا. جاری وای ئەم ئیلحادە لە شێوەی بتپەرستیە خۆی نوێنێ،
جاری وایە لە شێوەی بێمەبدەئیە خۆی نوێنێ نەبوونی مەرجعیەتە ئاعتراف نەکردن بە بوونی مەرجعیەتێکی فکری یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئیلحاد ئینسان خۆی ئەبێ بە مەرجع ئینسان نەک وەکو لایەنی عەقڵانی بەڵکو تەنانەت وەکو لایەنی ئارەزوو وەکو ئەوەی ئەمەوێ چیم ئەوێ من ئەوەم چیم بوێ ئەبێ ئەوە بکەم بەڵام ئیسلام باعتباره خلاصة الأديان الإلهية يعد المناوئ الأول والأقوى لحالات الإلحاد ئیسلام لە هەموو دینە زیاتر دەربەستی ئیلحادە یعنی ئێمە ئێستا لە مجتەمەعی ئەوروپیە کە مجتەمەعی بەحساب مەسیحیە ئیلحاد تەشەنە ئەکا و بەلایەنەوە ناڕەحەتە بەڵام لە مقابلەوە چی بکەن لە مقابلەوە فکرەی حڕیەتی ئینسانی و فکرەی پسەندتربوونی مرۆڤ فکرەی ئەوەی کە ئینسان چی ئەوێ بابیکە و ئەو ئازادیە بێ قەیدە و بەندەی کە هەیە و تەنانەت ڕەچاوکردنی ویست و ئارەزوو و خواستەکانی مرۆڤ وای کردووە کە تەنانەت عالەمی مەسیحیەت پێویستی بە عالەمی ئیسلام هەبێ بۆ ڕووبڕووبوونەوەی ئیلحاد ئەگینا لە بواری لە ناو فەیلسوفان و بیرمەندانی مەسیحیشە مەسەلەی ڕووبەڕووبوونەوەی ئیلحاد خاڵێکی جەوهەریە وەکو لە نووسینەکانی تۆماس ئەکویناس و قەشە ئۆگەستین و لە کۆنەوە ئەو مۆزوعە مەطرح کراوە و فەیلسوفانی دنیای مەسیحیەت وەکو فەیلسوفانی ئیسلام هەوڵیان داوە تەوزیفی فەلسەفەی یۆنانی لایەنە ئیمانیەکەی لایەنە ئیلاهیەکەی تەوزیف بکەن بۆ ڕووبڕووبوونەوەی ئیلحاد بەڵام ئیسلام بۆچی یەکەم بربەستە لە بەرابەر ئیلحادەوە یەکەم وەکو قیەم و مەبادی و ئەو ئەفکارانەی کە هێناوێتی سەبارەت بە بوون سەبارەت بە معریفە سەبارەت بە قیەم سەبارەت بە ئینسان و ئەو ئەفکار و سلوکیاتی کە بەرهەمی هێناوە لەسەر مەبدە و مەعاد و ئەو طرحە نەزەری و عەمەلیانەی کە هەیەی بۆ چارەسەرکردنی کێشە وجودیەکان کێشە نەفسیەکان و کێشە کۆمەڵایەتیەکان و ئەو هەوڵانەی کە ئیسلام داوێتی و بیرمەندانی موسڵمان داویانە و لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیستنباطیان کردووە کە سێ پرسیاری سەرەکی سێ پرسی سەرەکی هەیە کە ئەبێ وەڵام بدرێتەوە پرسی یەکەم پرسی چییە پرسی دووەم پرسی ئایا پرسی سێەم پرسی بۆچی وەکو صاحبی منظومەی سەبزەواری ئەڵێ ئوس المەطالب ثلاثة علم مطلب ما مطلب هل مطلب لم کەواتە ئێمە ئەتوانین لە پێناسەی ئیلحادەوە ئاگاداری ئەوە بین کە ئیلحاد ڕەنگە بە شێوەیەکی نامنظەم خۆی بنوێنێ بەڵام لە ئەنجامە کۆمەڵێک کەسی بۆ پەیدا دەبن کە تیۆریزەی دەکەن کە تەنزیری بۆ دەکەن و ئیمکاناتی عەسری ئەخەنە خزمەتی بۆ ئەوەی کە بە شێوەیەکی جوان نمایشی بکەن و تەنانەت هەندێک لە پێداویستی و هەندێک لە ویستەمەنیەکانی ئینسان فەراهم بکە دەرکەوتەکانی لادان و ئینحراف چییە ئەم ئیلحادە ئێمە چۆن بزانین هەیە یانیە ینی ئێمە چی مقیاسێکمان هەیە بۆ ئەمە دەرکەوتەکانی ئێستا ئێمە بە چاوە بینین و هەندێک ئیحسایات هەیە کە سنتەرە جیهانیەکان ئەنجامیان داوە لەسەر کۆمەلگا موسڵمانەکان لە کۆمەلگا موسڵمانەکانە ئێستا مەترسیەک هەیە چونکە لەوە دەرچووە ئیلحاد حاڵەت بێ ڕەنگە ظاهیرێکی معلەن نەبێ ئەو کەسیشی کە ئیلحادە مولحیدە لە حەدی ذاتی خۆیان ڕەنگە بە شێوەیەک اعتراف نەکا بەڵام لازیمەی قسەکانی لازیمەی هەڵس و کەوتی معنای ئەوەیە کە لادانێکەیە لە بیریا لادانێکەیە لە تەوەجوهات و لە فکرێ یەکەمین دەرکەوتەی ئیلحاد لەوایە کە ڕەفزکردنی وەحی وەکو سەرچاوەیەکی پارێزراو بۆ تێگەیشتن لە ژیان و کاروباری جیهان یعنی یەکەمین لە هەر شوێنێکە ئێمە ئەمەمان بینی یەکەمین دەرهاویشتە و دەرکەوتەی ئیلحاد بریتە لە ڕەفض الوەحی مصدرا معصوما للتلقي في شؤون الحياة ئەمە یەکەمین دەرهاویشتە دووهەمینیان ذهاب القيم والأخلاق وتخلخلهما کە کەلێن دروست بوو کە قیەم و ئەخلاق نەما قیەم و ئەخلاق بەشتی نسبی تەنانەت
بنەماکانی قیەم و ئەخلاق. ئێستا ڕەنگە قیەم و ئەخلاق لە کاتێکدا ئەبەزێتە سەرواقع نیسبێتێکی پێوەیە، بەڵام کاتێک کە باسی قیەم و ئەخلاقەکەی وەلایانی مطلق، ئەمە بانگەوازکردن بۆ نەهێشتنی قیەم و ئەخلاق یا بانگەوازکردن بۆی ئینسان بۆ خۆی پێوەربێ بۆ قیەم و ئەخلاق، ئەمە یەکێکی ترە لە دەرکەوتەکانی ئینحراف و ئیلحاد. سێهەمینیان ڕۆچوون لە فیسق و لە فوجور. چوارەمینیان دروستبوونی ئەفکاری منحریفی زۆر، یعنی ڕێک وەکو چۆن نەخۆشیەکی ساری، نەخۆشیەکە بڵاوە بێتەوە لە کەسێکەوە دروستە بێ کە ئیلحاد چۆن ناو کۆمەلگای یا چۆن ناو ناوەندێکی دیاریکرا و ئەنواعی فەلسەفە و داوە و بانگەوازی سیر و سەمەری لێ دروستە بێ کە ئێمە ڕەنگە ئەگەر دیراسەیەکی مەیدانی بکەین بە تایبەتی لەو وڵاتانەیە کە قەید و بەندی دینداری تایە کەمە، ئەبینین زۆر بە جوانی چ ئەفکار و چ فەلسەفات و لە ڕەوشتی ئینسانەکانە لە هەڵوەشانەوەی خێزانەکانە دەرەکەوێت. بەس با بزانین ئەسبابی انحراف و لادان چییە. ئەسبابەکان هەمووی ئەسبابی دەرەکی نین، ئەسبابی ناوخۆین و پێش هەمویان باوەڕم وایە جمودی فکری و چاولێگەری بێمانە کە ڕوبەڕووی سیستەمی پەروەردەیی و فێرکاری لە جیهانی ئیسلامیان بۆتەوە. جمودی فکری تەماشاکەی بە هەماهەنگ لەگەڵ ڕۆژگارە ئێمە سیستەمی پەروەردەییمان نەچۆتە پێش و هەیمەنەی ڕابردوو هەمیشە بەسەرمانەوە هەیە، هەیمەنەیەکی زۆر کە مەرشکێن، یعنی تەنانەت قسەی تازەکردن، قسەی تازە، وەڵامدانەوەی تازە بۆ پرسیارە کێشە سازەکان هەمیشە خەتەر بووە و خەڵکێک هەمیشە قانیع بۆ بۆی کە هەیە. ئێستا ژێمە بڕۆرە مەراکیزی عیلمیمان، مەراکیزی دینیمان هەر ئەو کتێبە قەدیمانە ئەخوێنرێت کە کاتی خۆی زۆر بەهرەی داوە بە خەڵک، بەڵام ئێستا ڕەنگە وەڵام دەرەوە نەبێ. دووهەمینیان دەرچوون لە مەرجعیەتی فکری ڕیسالی، يعني ذكرنا أسباب الانحراف الفكري. السبب الأول الجمود الفكري والتقليد لا مبرر الذي أصاب النظم التعليمية والتربوية في العالم الإسلامي، ثم الدعوة إلى الانفلات من المرجعية الفكرية الرسالية، ثم فساد الفطرة بتأثير التربية المادية والتعليم اللاديني، ورابعا فقدان النموذج المثالي العالي وغياب الأسوة الرسالية الرشيدة، خامسا السياسة التابعة والذليلة وما ينشأ عنها من سياسات تعليمية فاشلة ومادية. هناك أسباب أخرى لكن لعل هذه الأسباب هي أهمها. آثار انحراف فكري، آثار لادان پێش هەموو شتێک تەفرەقە دروستبوون، ناکۆکی و ناتەبایی لە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی کێشەکان، لە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی پرسیارەکان، لە چۆنێتی وەڵامدانەوە و نەبوونی پرۆژەی هاوبەش، نەبوونی پرۆژەی متەرەقی. پرۆژەکان بچووکە بنەوە لە کاتێکا ئیلحاد ڕوو لە وڵاتی ئیسلامی لە کۆمەلگای ئیسلامیە کاتەماشاکەی هەر کەس بە فکری کلااوەکی خۆیەتی. إذن حصول التفرق والاختلاف المذموم، تقويض الأساس الاجتماعي والأسري، التناحر بين القوميات والمذاهب والفرق، غياب القضية الأساسية، نبوني قضية أساسية. بەڵام ئێمە لە سەردەمی زێڕینی ئیسلامە تەماشاکەین ئیستراتیجیەک هەیە، بەرنامەیەک هەیە، پلان هەیە و هاوفکریەکی زۆر هەیە لە مەوزوعەکە، وبالنتيجة تسلط الأعداء واستمرار حالة التبعية والتخلف الحضاري، وفي النهاية الهيمنة الاستكبارية العالمية على مقدرات الأمة. پێنجەم تەوەرکە من زۆر بە سەریعی پێئەڕۆم ڕێگاکانی چارەسەر، ما هي طرق المعالجة وما هي الحلول الجذرية لظاهرة الانحراف ولحالات الإلحاد. يجب أن نبدأ بالسياسة الحكيمة العليا. كي خمي موضوعك يا أخوة، بوني خم، يعني هر ئێستا بێخەمیەکی زۆر، بێباکیەکی زۆر، عدم العناية الكافية بالموضوع وعدم الاهتمام الكافي بالموضوع مما أدى إلى عدم وجود تربية صحيحة للناشئة والأجيال، وعدم توظيف الطاقات والإمكانيات المتاحة من أجل هذا الهدف وهذه الغاية العظيمة.
إعادة بناء المؤسسات العلمية والتربوية والدينية إلى جانب الإصلاح السياسي والفكري، تجديد الفكر الإسلامي بما يتناسب مع حاجات المجتمعات المسلمة. فكر إسلامي پێویستی بە تازەکردنەوەیە. ئێستا عالمی ئیسلامی خەریکی شتی سانەویە، خەریکی شتە لاوەکیەکانن، خەریکی ئەو مۆزوعانن کە عەقڵی ئیسلامیان کوشتووە. ئێمە خۆمان وازانین خەڵک تاریخمان ناخوێنێتەوە، وازانین تاریخەکەمان تاریخەکە پڕ لە شانازی، خەڵک بۆمانە خوێنێتەوە. یعنی عادەتەن جاری وایە کەسێک بۆ بێ بە مولحید پرسیارێکی هەیە ناوێرە بیکە. یعنی تەماشاکەی قورئانی پیرۆز هەموو ڕەخنەکانی تۆمار کردووە، ڕۆخنەی حەد چێش و بۆ هاتە تایەتی. ئەوەی کە ئێستا ئەوترێ لەسەر دین و دینداری زۆر بە تەفسیل و زۆر بە ئەمانەتەوە لە قورئان هەیە و وەڵامیش ێداتەوە. المنع من التكفير ومواجهة نظريات العنف والتطرف والإرهاب، ثم تقديم الأسوة والنموذج الإسلامي الراقي في كل مجالات المعرفة والتنمية السياسية والاقتصادية والاجتماعية، وتوحيد الجهود والكفاءات والطاقات وتفعيلها لبناء أمة واحدة تأمر بالمعروف وتنهى عن المنكر. أمر بمعروف نما، نهي لمنكر نما. چونکە ئەو کەسێ ئەمر بە معروفەکان نازانێت معروف چییە. أولا العلم بالمعروف مفقود ومعدوم، والمنكر أيضا كذلك. كواتا حتى الآن هناك فوضى في الفتوى والدعوة، فوضايكي زور هي لفتوى ولدعوة أمانية. كواتا تا أمن بيتو بكالتور أمر بمعروف ونهي عن المنكر نقوا أمر يستقل كيما زور خراب لأمر بمعروف ونهي عن المنكر حالبه بتوربون بخومان وسخو سور كدنوا. حتى نحن لم نستطع ولم نتمكن من توظيف المنابر، منابر الجمعة، بحيث نربي الأجيال والناشئة على فكر صحيح. زور علم حرام يا أستاذ، هناك مجموعة من العلوم محرمة في الحوزات والمعاهد الإسلامية. لحالك علماء إسلام هيان بو طبيب يجبو، فيلسوف يجبو، شاعر يجبو، ناقد يجبو. والله يسا تماشاكي يا من جاران دوانزا علم ما نهبو يسا بداخل نيمانا. من الذي يتولى هذا الأمر؟ العلماء العاملون والدعاة المخلصون والمفكرون الموهوبون والساسة المنتخبون، الساسة المنتخبون والكتاب والأدباء والصحفيون المصلحون والفنانون المبدعون. اما هیچ توظیفێکی هنەر و جوانیەکانی هونەرمان نەکردووە لە بانگەوازی خەڵکان. خەڵک بە هونەر ڕائکێشرێ، بەڵام ئێمە هەموو ئەمانەمان پێچەوانە کردوێتەوە، هونەرمان مەمنوع کردووە، ئەدەبمان وەکوڵێ واز لێ هێناوە، ئەدەبیاتمان واز لێ هێناوە، ئەدەبیاتی عیرفانی بە تایبەتی واز لێ هاتووە. مراکز و معاهد و جامعاتمان پێویستی بە تازەگەری و پێویستی بەوەیە جارێکی تر دەستی پیا بێنین بەڵکو تازی بکەینەوە. طبعا ئەمە تەنها ڕوزەقلامێک بوو بۆ قسەکردن لەسەر ئەو لادانە، لەسەر ئەو ئیلحادە، لەسەر ئەو انحرافە فکریە کە ئێستا بەڕاستی دامەنگیر و دەستە وێخەی کۆمەڵگا موسڵمانەکان بووە و بە شێوەیەکی مەنهەجی ئەوێ ئەو گەنجینە ئیمانی و ئەو گەوهەریە ئیمانیەمان لە کیس بدەین. أقول قولي هذا وصلى الله وسلم وبارك على نبينا محمد. السلام عليكم.